لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 113 لەوانەکانی تەفسیر قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الصفا والمروة من شعائر الله فمن حج البيت أو اعتمر فلا جناح عليه أن يطوف بهما ومن تطوع خيرا فإن الله شاكر عليم. بەڕە خۆشەویستان دیارە لەوانەی ڕابردووش کەمێک لە خزمەت ئەواتەدا بووین کە خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێ إن الصفا والمروة من شعائر الله واتە بێگومان سەفا و مەروە واتە سەعی لە نێوان سەفا و مەروە کە چوونە سەرچێوی سەفا پاشان لە بۆ مەروە و ئیتر بەو شێوێ هەتاوەکو دەبتە 7 جار دەفەرمێ بێگومان ئەو عیبادەتە و ئەو سعیە لە نێوان سەفا و مەروە یەکە لە دروشمەکانی خوای گەورە سبحانه وتعالى وەکو باسمان کردەوە یەکە لە مەناسکەکانی ئیبراهیم کە عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوەی کەوە باسمان کرد لەوانەی ڕابردوو. فمن حج البيت أو اعتمر فلا جناح عليه أن يطوف بهما. دەفەرمی هەر کەسێک حج البيت دیارە یعنی چوو لە بۆ ئەنجامدانی فەریضەی حەج چوە ئەو بەیتە چوە کەعبەی پیرۆز لە ئەسڵی لوغەی حەجیش بە معنای چ دێ واتە قەسەدە البەیت حەجە بە معنای قەسەدە کەواتە هەر کەسێک ڕووی لە کەعبەی پیرۆز کرد بە مەبەستی ئەنجامدانی فەریضەی حەج ئەو اعتەمەرە یان چوو لە بۆ عومرە بە معنای زیارەت دێ واتە چوو زیارەتی ئەو جێگا پیرۆزەی کرد بە مەبەستی ئەنجامدانی عومرە کەواتە هەر کەسێک چوو لە بۆ حەج یان لە بۆ عومرە فلا جناح عليه أن يطوف بهما ئەوە گوناهی لەسەر نییە ئەگەر بێت و أن يطوف بهما واتە تەواف لە بەینیان بکا بە معنای سعی دێ کەواتە گوناهی لەسەر نییە ئەگەر بێت و سعی بکە لە بەینی سەفا و مەروە لێردا ئەوەی کەوە ئەگەر بە ئەوها بەو شێوەی تەماشای بکەین کەواتە فلا جناح عليه أن يطوف بهما گوناهی لەسەر نییە ئەوەی کەوا تەواف یاخود سعی لە بەینی سەفا و مەروە دەکا کەواتە حکمەکەی ئەوەیە کەوا مباحە یعنی ئەگەر نەشیکەی اعتیادیە ظاهرەن ئەو های تێدەگەی بەڵام ئەگەر بگەڕێنەوە سەر سەبەب نزولەکەی ئەو کاتە زیاتر تێدەگەین و حقەتی ئیشەکەی تێ لەبەرەوەی ئەوەی کە وەکو لەوانەیە ڕابردووش باسمان کرد ئیشارەتمان پێدا سعی لە بەینی سەفا و مەروە هەموو عولەما لەسەری کۆکن لەسەرەوەی کەوا پێویستە لە حەج یان لە حەج و عومرە پێویستە ئەنجام بدرێت ئەوجا لەسەرەوەی خلافن ئایا ڕوکنە یاخود واجبە چونکە ئەگەر بڵێ ڕوکنە واتە هەر دەبی ئەنجامی بدەوی هیچ مەجالی تێدا نییە ئەگەر بڵێ واجبە ئەگەر ئەنجامیشی نەدەی ئەوە لە جیاتی حیوانێک سەر ببڕی جێی دەگریتەوە ئیتر بە هەر حاڵ هەمووی با بڵێن کۆکن لەسەرەوەی کەوا پێویستە ئەنجام بدرێ ئەوجا یان بە واجب یان بە ڕوکن بەڵام ئەدی لێرە لۆ دەفەرمی ئەگەر یەکێک سعی لە بەینی سەفا مەروە کرد گوناهی لەسەر نییە واتە قەزیەکە مباحە واجب نییە نەوانە ئەگەر بگەڕێمە سەر سەبەب نزولەکە وەکو زانان دەفەرمون معرفة سبب النزول تعين على فهم الآية أو قاعدة لقواعد تفسير كواتا تيجيشتني سبب نزول أو آتي يارمتي در لبو تيجيشتني آتكي لا أو حديث كإمام بخاري ومسلم لجيرنا رحمة إخوان لبلا عروي كري زبير قال قلت لعائشة زوج النبي صلى الله عليه وسلم. طبعا عروي كري زبير دیارە کوڕە خوشتی عائیشەیە خوای لێ ڕازی بی کوڕی ئەسمایە عروە کوڕی ئەسمایە بابیشی زوبەیری کوڕی عەوامە ئیتر دەکا کوڕە خوشتی دایکمان عائیشە خوای لێ ڕازی بی دەفەرمی قلت لعائشة زوج النبي صلى الله عليه وسلم کەواتە قسە لەگەڵ پلچی خۆی دەکات و پێی دەڵێ کەوا
طبعا وصفي لك هذا فرمي وعائشة خيزاني پیغمبر صلى الله عليه وسلم وأنا يومئذ حديث السن ترى لو كاتي أم قسم لقل كير كوا أو كاتا من هشتا حديث السن وتتمنم كم بو جنز بوا قلت إني لأظن رجلا لو لم يطف بين الصفا والمروة ما ضره طلع من واتي ذكم أجر كسر لبو حج يعني لبو عمرة شوبي أجر سعي لبين الصفا مرواش نكا هي الزررينية. قالت لما عائشة خوالي رازدفني باشا كو يعني أو قصيدكي قلت لأن الله تبارك وتعالى يقول إن الصفا والمروة من شعائر الله فمن حج البيت أو اعتمر فلا جناح عليه أن يطوف بهما ومن تطوع خيرا فإن الله شاكر عليم. كواتدلي قلت ببلغي أو آتي كوائمة لخزمتي داين لبري خوي ومن تطوع خيرا دفرميتنا هركسيك خوي سبحانه وتعالى فمن حج البيت أو اعتمر فلا جناح عليه أن يطوف بهما كواتا لبري أو تمشي الظاهري لفظكي كردية كوا هركسك حج يعني عمري كر أجر سعي لبين الصفا ومروة كر أو جناحي لسرنية كوا تجر نشكا اعتيادية لو حالتي دفرمي أمن بلقبه آتي كوا تأجر كسك حج عمره بك سعي لبين الصفا ومروة نكا اعتيادية فوالله ما على أحد جناح أن لا يطوف بالصفا والمروة دي كواتا ببلقبه آتي عروة دلتن والله كواتا أو كسك ولا حج يان لعمر بيتن سعيد بين صفا مروة نكاتن أو هيتي لسرنيا فقالت بئس ما قلت يا ابن أختي والله أقصي كذاك خرابترينش تديلي خرابترينش تديلي أي كرة خشي خوم خرابترينش تأوي كأتو ديلي إن هذه لو كانت كما أولتها أجر بيتو بوشيوي أو تفسير بوشيوي كأتو أو بوشيوي تفسير كأتو تيدقي كانت لا جناح عليه أن لا يطوف بهما ضلي أجر بوشيوي با كأتو تيدقي لو حاطي خواي يقول نافرمي فلا جناح عليه أن يطوف بهما جناح ناقاتي أو كسكا طواف ذكا بلام أو أتو تيجيشتي بو فهميتو وايلدي لا جناح عليه أن لا يطوف بهما كواتا جناحي لسني أجر طوافنك أجر أو سعينك كواتا فهمكيت سقط وغلط لبوآتا ولكنها أنزلت في أناس من الأنصار أو آتداب زياد درباري كسانق لأنصار كانوا إذا أهلوا كاتك ودهات لبو حس طبعا لجاهلية وبيش هاتني إسلام كانوا إذا أهلوا كاتك هات إحراميا دبستا أهلوا لمنات في الجاهلية أوان إحرامي عند بستا بمبستي أو كوابسن طواف لدور بري منات بكن كوابتك بلا بتصنع مكان كوا موجود بو لدور بري كعبي بيروز أوان دهاتن إحرامي عند بستا بمبستي أو كوا الطواف لدور بري أو صنم بكن كوا مناتا فلا يحل لهم أن يطوفوا بين الصفا والمروة يتلو حالتي كاتك وأنصاري كان دهاتن طوافيا لدور بري منات ذكر دفرمي لو حالتي أو لبويا نبو سعي لبين الصفا ومروة بكن فلما أسلموا كاتك ومسلمان بون قدموا مع النبي صلى الله عليه وسلم للحج كاتك ومسلمان بون يتلخزمت بيغنبر هاتن صلى الله عليه وسلم حجيا أنزام ذلك أو فذكروا ذلك له يتل أوان باسك لبو بيغنبر صلى الله عليه وسلم فقالوا يا رسول الله إنا كنا نتحرج أن نطوف بين الصفا والمروة يا رسول الله أمل جاهليتيش كاتك ودهاتين لبو الطواف لدور بري مناد بكين نتحرج واتا أو ما ندكر كوابين سعيل بين الصفا ومروة بكين فأنزل الله تعالى هذه الآية خواي قولوا أو آتي دابزان كوائما لخزمتي دين فطافوا يتر أوهان سعيان كله خواي قولوا فالمش سعي بكان قالت عائشة رضي الله عنها ثم قد سن رسول الله صلى الله عليه وسلم الطواف بينهما فعشان پیغمبر صلى الله عليه وسلم لدواي واتش كخواي يقول فرمي اذا پیغمبر صلى الله عليه وسلم وكوس بياني سنتي خوي لو عبادة عيني سعي لبين الصفا ومروة طبعا اذا باشان خذوا عني مناسككم مناسك كانت لمن وربقرن وطاف المسلمون ولدواي پیغمبر صلى الله عليه وسلم مسلمانانش عين الطواف كرديا يعني السعي كرديا فليس لأحد أن يترك الطواف بهما لبو هيز مسلمان قناهاتي حجو عمر بك أو ركنو أو واجبي وازلي بينك والسعي لبين الصفا ومروانك فلعمري ما أتم الله حج امرئ ولا عمرته لم يطف بين الصفا والمروة كواتا
دەفەرمیتن بە سوێن دەخواتن دەفەرمی هەر کەسێک حەج بکا و عومرە بکاتن خوای گەورە سوبحانەه وتەعالە حەجەکەی بە تەواوی قبول ناکاتن ئەوە حەج و عومرەکەی قبول نییە یاخود حەج و عومرەکەی تەواو نییە هەتا وەکو سەعی لە بەینی سەفا و مەڕوا دەکا. ئیتر خولاسە ئەوە سەبەب نزولی ئەو ئاەتەیە کەوا ئەوان حەرەزەکیان هەبوو لەبەرەوەی لە جاهیلەت ئەو هابوون و هەروەها لە سەبەب نزولی ئەو ئاەتەی ڕوایەتی دیکەش هاتێ بە خولاسە وەکو زانان دەفەرمون هەندێک چیتر لە قوڕەیشیەکان کە پاشان کە مسلمان دەبن و دەبنە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوان وایان لێ دێ هەر شتێک کەوا لە جاهیلەت ئەنجامیاندا دێن پرسیار لە پێغەمبەر دەکەن صلی الله علیه وسلم لەبەر ئەوەی بەو شێوەی هاتینە ناو ئیسلام کە بە تەواوەتی داڕنێنرێن لە ناو جاهیلەت کوفر و شرکەکەی کە تێیدا بوون بە تەواوەتی بێنە ناو ئیسلام. لێ پرسیارن لە هەموو شتێکی ڕابردوو دەکردەوە ئەو شتەی ڕابردوو کە دەمان کرد بیکەین یان نەیکەین. ئیتر قەزیەکە عیلاقەی بەوەی هەیە ئایا ئەو سعیەی ئەوجا پاشان وەکو زانان دەفەرمون کاتێکەوە خوای گەورە باسی لە تەواف کرد لە دەوروبەری کەعبەی لە سەرەتادا باسی لە سەفا مەڕوە نەکرد ئەوانیش وا تەسەووریان گوتیان تەمەشاکە خوای گەورە باسی تەوافی لە دەوروبەری کەعبەی کردی بەڵام باسی سعی لە بەینی سەفا مەڕوا نەکردیە لێیە ئەویان ئەنجام دەین بەڵام ئەوەیان دیارە لە ئوموری جاهیلەت بوو و تەرچی دەکەین بەڵام خوای گەورە کەواتەی دابەزان فەرمووی نەخێر ئەوە ئەگەر چی پێشترێژمە ئەوەی کەوە لە جاهیلەت لەسەری بوون وەکو بەخوان ئیدعاکە بەقایای دینی ئیبراهیم بوو ئیتر هەموو شتەکانیان 100% هەمووی غەڵەت نەبوو. هەندێک لەو شتانی کە وەکو بلێی سعی لە بەینی سەفا و مەڕوا هەر ڕاست و دروست بوو لەسەری مابوونەوە کەواتە مهم لە دوای هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم عینی لەسەر زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بە فعلی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو شتانی کەوا ڕاست و دروست بوون هەموویان لە بۆ بەیان کرا کەواتە مەسەلەی سەفا و مەڕوا وەکو گوتمانیان واجبیان ڕوکنە خلاف لە بین عولەما هەیە نەوەک بە معنای مباح بێتن. ومن تطوع خيرا فإن الله شاكر عليم. يتلو ذا خواي قد فرمي ومن تطوع خيرا هر كسيك تطوع بمعنى زاد هر كسيك زاد خيرا فإن الله شاكر عليم زياتر خير بك أو خواي قد شاكر عليم. زالير دا ومن تطوع خيرا تطوع وكباب المصطلح شي فقهي زياتر بمعنى أنزام داني سنة دي ناوك فرض واجب بەڵام وەکو مستەلەحێکی قورئانی ومن تطوع خيرا لێرەدا زانان ئەو هەی لێک دەنەوە بەوەی کەوا هەر بە ئەسلی کەلیمەکەی کەوا زادە کەواتە هەر کەسێک زیادە خێر ئەنجام بدا لە هەر خەیرێک ئەوجا فەرز بی یان سنت بی یان لە بۆ نمونە ئەو کەسێک کەوا دەچی حەز دەکا ئەوە لە سەریتی طبعاً ئەو وەکو منسەکێک لە مەناسکەکان وەکو واجبێک لە واجباتەکان وەکو ڕوکنێک لە ئەرکانەکان لە حەج یان لە عومرە پێویستە سعی لە بەینی سەفا و مەڕوا بکە بەڵام دواتر ئەگەر بێوێ زیاتر با بڵێن خێر زیاتر بکە ئەوجا لە شتی واجب یان لە سنت ئەوە فإن الله شاكر عليم کەواتە لێرەدا ومن تطوع خيرا بە واجب و بە سنت دێ هەر کەسێک ئەو کارانە ئەنجام بدا کەوا خوای گەورە بە فەرز یان بە سنت لە بۆ مانی باس کردیە هەر کەسێک زیاتری لێ ئەنجام بدا ئەوە فإن الله شاكر عليم کەواتە لە بۆ نمونە حەج یەک جار واجبە لەسەر هەر مسلمانێکەوە توانای هەبی ئەدی ئەگەر کابرایەک پاش ئەوەی کەوا 4-5 ساڵان حەجی کردبوو دیسان چووەوە طبعا دەبێتە تەطەوعاتی خێر و هەم با بڵێن ئەوەی یەکەمی بە خێر حسابە هەم ئەوەی دووەمیشی هەم ئەوەی سێەمیشی لە عومرەش بە هەمان شێوە کەواتە هەر کەسێک لە خێر زیاد بکە ئەوە خوای گەورە لێی قبول دەکات لەبەرەوەی خوای گەورە سوبحانه وتعالى شاکر علیم بە تەئکید خوای گەورە شاکرە شاکر چییە واتە وەکو زانان دەفەرمون واتە ئەگەر کار و کردەوەی چاک کەمیش بی قبولی دەکا کار و کردەوەی چاک کەمیش بی قبولی دەکا بە ئەجر و پاداشتێکی زۆر وەڵامی دەداتەوە ئەوە بە مانای شاکر دێ وهروە خوای گەورە عەلیمیشە سوبحانه وتعالى عەلیمە بە نیەتەکان عەلیمە بە ظاهیری شتەکان عەلیمە بە هەموو شتێک وەکو خوای گەورە کە باس لە عیلمی خۆی دەکات لە چەندین ئاەت وهروە لە چەندین فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە ئەوە یەک لەو ئاەتانە کەوا زۆر پێویستە لە کاتی تەفسیرکردنی بگەڕێینەوە سەر سەبەب نزولەکەی لەبەرەوەی وەکو گوتما وەکو قاعیدەیەش تەفسیر بەیانکردنی سەبەبی نزولی ئاەت یارمەتی دەرە لە بۆ فەهمی ئاەتەکە ئیتر لە خوای گەورە دەپاڕێن و لەو کەسانە بین کەوا ئاەتەکانی خوای گەورە بەو شێوەیە تێبگەین کە خوای گەورە دەیەوێ ببی تەمایی ڕەزامەندی خوای گەورە سبحانه وتعالى وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته
خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون